ئێستا بە شوێکی ڕاستەوخۆ بەڕێز محەممەد کایام لەگەڵ دەبێت کە سەرۆکی ژووری بازرگانی دیاربەکرە. بەڕێز محەممەد ئەم کاتت باش سڵاوت لەبێت. هەڵسەنگاندنی ئێوە چییە و خوێندنەوەی ئێوە چییە بۆ سەردانەکەی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بۆ تورکیا؟ Doğrusu tabii yeni bir hükümet kuruldu. حکومەتێکی نوێ ئێستا لە تورکیا پێکهێنراوە و چوار وەزیری بەڕەگەز کورد هەن لەم کابینێدا و لە حکومەتی ڕابردووش سیاسەتی ئەمنیەت زیاتر پێش خرابوو خۆتان دەزانن و بۆیە نەتوانرا بوو پەیوەندیەکی تەندروست لەگەڵ هەرێمی کوردستان ببەسترێت. ئێستا لەگەڵ حکومەتی نوێ سەردانەکەی بەڕێز مەسرور بارزانی بۆ تورکیا گرنگە و هەروەها بوونی چوار وەزیرش لەم کابینەیەدا ئەمەش خاڵێکی ئەرێنیە و کاتێک ئەمڕۆ لەگەڵ سەرۆک کۆمار کۆبوونەوەی ئەنجامدا بوو هاکان فیدان لە کۆبنەوەکە ئامادە بوو کە پێشتر سەرۆکی دەستگای هەواڵگری بوو ئێستاش وەزیری دەرەوەی تورکیایە. خۆتان دەزانن هەرێمی کوردستان دراوسەیەکی گرنگی ئابووری تورکیا هەرێمی کوردستانەوە بێگومان پێشکەوتنی ئەم پرسە ئابووریەش لەگەڵ هەرێمی کوردستان و عێراق خاڵێکی زۆر گرنگە بۆ ئێمە. خۆتان دەزان هەندێک کێشە هەیە بۆ نمونە لەبارەی پرسی ئەمنیەتەوە کێشە هەیە و لەبارەی نەوت هەیە و هەروەها کێشەی خابوور و دەواازە سنووری ئیبراهیم خەلیل هەیە و ئەمانە هەموو کاتێک ئەمانە لەسەر یەکتر دادەنێنی بۆمان دەردەکەوێت کە پێویستە هەردوو حکوومەت پێکەوە دابنیشن و ئەم کێشانە ئەم کێشە گرنگانە چارەسەر بکەن. کاتێک ئەم کێشانە چارەسەر دەکرێت هەرێمی کوردستان و عێراق و تورکیا قەبارەی بازرگانی نێوانیان بێگومان زیاتر دەبێت. ساڵی 2022 زیاتر لە 11,000 ملیارد دلار وەبەرهێنان کراوە و ئێمە بێگومان لە ساڵی 2013 گەیشت بووینە ئەم قەبارەیە. کاتێک دوای 10 ساڵ دووبارە دوای 10 ساڵ گەیشتونێتە ئەم ژمارەیە. بۆیە ئێمە دەبێت بازرگانیمان لەگەڵ هەرێمی کوردستان بۆ 25 بەڵکو 30 ملیارد دلار بگات و ئەم قەبارەیە بەدەست بێنین. بۆیە دوای پرسی ڕەفەراندوم هەندێک کێشە ڕوویدا بوو بکرێت. پێمان بڵێ کە باسی ئەم قەبارە گرنگە و ئەم پەیوەندێتون دوو تۆڵە بازرگانیەکەی لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا کەواتە ئەبێت چۆن ئەم دوو لایەنە ڕۆڵ بگێڕێن بۆی کە لە ڕووی بازرگانیەوە قەبارەی بازرگانیەکەیان زۆر زیاتر بکەن. ڕۆڵ گێڕانی ئێوە چییە بێت؟ پەیوەندی بازرگانی ئێوە چییە بێت لەگەڵ بازرگانان و وەبەرهێنانی هەرێمی کوردستان وە بە پێشەوانەشەوە؟ هەردوو لایەن لەسەر پرەنسیبی وین وین واتە ببەرەوە دەکرێت ئەمە بکرێت و تورکیا ڕاستەوخۆ ناتوانێت سەر بەخۆ دەرگایەکی دیکە بکاتەوە و پێویستی بەوەیە کە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێک بکەوێت بۆ ئەوەی دەواازەیەکی سنووری نوێ بکرێتەوە. خابوور بەتەنیا بەپێی پێویست نییە. خاڵی دووەمیش تورکیا هەرێمی کوردستان دەرگایەکە بۆ تورکیا بۆ ئەوەی بکرێتەوە وڵاتانی باشوور بۆ بەغدا و دراوسەکانی باشوور چەندین ڕێگری هەیە و دەکرێت لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق و هەرێمی کوردستان پێکەوە لەگەڵ تورکیا دابنیشن بۆ ئەوەی ئەم کێشانە چارەسەر بکەن بۆ ئەوەی خەڵک لە هەرێمی کوردستانەوە بتوانن بچن بۆ باشوور و کاڵاکانی خۆیان ساغ بکەنەوە. هەروەها تورکیا و هەرێمی کوردستان دوو دراوسەی بران و هەمان زمان بەکاردێنن لەبارەی تەندروستی و گەشت و گوزار و کەلتورەوە. لەم ڕوانەوە
سەردانی بەرامبەر یەکتر دەتوانێت بە شێوەیەکی ئاسانتر بکرێت بەڵام بەداخەوە تا ئێستا لە دیار بکرەوە بۆ هەولێر فڕۆکەی گەشتی فڕۆکەمان ناچێتە هەولێر و پێویستە بە زووترین کات کارگۆ و گواستنەوە لە ڕێگەی ئاسمانیەوە بەرەو پێش ببرێت و دەست پێ بکات واتە 10 ساڵ ئێمە کاتمان بە فیڕۆ برد کەمێک بەر لە ئێستا ئاماژەم پێدا تازە بە تازە گەیشتونێتە ئەو ژمارەیە کە لە ساڵی 2013 بەدەستمان هێنا بوو لە 10 ساڵی داهاتوودا بڕوام وایە دەتوانین پێکەوە بازرگانیەکی هاوبەش بکەین ئەمڕۆ نزیکەی 4000 بار هەڵگر لە خابوورەوە تێدەپڕێت و ئەمە ناتوانێت زیاتری بکەیت و ژمارەکە زیاتر بکەیت کاتێک خەڵک و بازرگانیان بە تایبەتی سەردان دەکەن بۆ گەشت و گوزاری و تەندروستی و هەموو ئەو پرسانە چەندین ڕۆژ چاوەڕێ دەکەن پێویستە ئەم کێشانە چارەسەر بکرێت واتە لایەنی تورکیا بە تایبەتی ئەو کێشانە چارەسەر بکات کە لە ڕێگەی خابوورەوە سەری هەڵداوە بۆ ئەوەی بتوانین بازرگانی خۆمان زیاتر بکەین و بەرەو پێشی ببین باوەڕم وایە سەردانی بەڕێز مەسرور بارزانی هەموو ئەم پرسانە قسەی لەسەر کراوە ئێمە وەکو ژووری بازرگانی و پیشەسازی دیار بەکرد چەندین بابەتمان و راپۆرتی خۆمان پێشکەشی وەزارەتی بازرگانی تورکیا کردووە و ئاماژەمان بەسەرجەم ئەم کێشانە داوە. بەڕێز مەحمەدکایە سپاس کە بەشێکی ڕاستەوخۆ لە دیار بەکرەوە لەگەڵمان بووی سەبارەت بە سەردانەکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و تورکیا بەو هیواین کە لە داهاتووشدا مامەڵە بازرگانیەکان و پەیوەندیەکانی دیکە هەرێمی کوردستان لەگەڵ تورکیادا بتەوتر بێ. سپاس بۆ بەڕێستان.